ئەوەی لێرە بەجێماوە جەستەیەکی سارد و سڕی خاتوونێکە کە تەنیا هەژدە بەهاری هەبوو. گوڵ و وەفای هاوڕەکانیشی وەک خەونەکانی سس بوون و ئەوانیش وردە وردە وشک دەبن. سڵاوتان لێ بێم کاتتان باش. لەسەر گۆڕی دوایین قوربانی ئەو کەسانێکەوە دەرمانی ساختەی پزیشکی لە ڕێگەی پیج و لە ڕێگەی ئۆنلاینەوە دەکڕن بەکاری دەهێنن بەبێەوەی پسپۆرێک بیبینێ و بزانێت چییە لێرەوە بنکۆڵ دەست پێەکەین. ئەمانەی لە شێوی تۆڕێکا و کەسانە بدۆزینەوەکەوە ئەم جۆرە بازرگانیانە دەکەن، ئەو جۆرە دەرمان و مادە ساختانە دەهێن و دەسەودەسی پێکەن. خەڵکانێکیش لە ڕێی تۆڕە کۆمەڵایەتیە جیاواز و جۆرە و جۆرەکانەوە داوای دەکەن و دەیانەوێ ئەمانەوێ بزانین ئەم کارە بۆچی و لە پێناو چیدا دەکرێت بۆ ئەوەی ئەم قوربانیانە دووبارە نەبنەوە. لەگەڵمان بن. کاتێکیش دەچیتەوە لای دایکی جەرگسوتاوی حەسرەتی مەرجی ناوەدەی هێلین سەراپا ماڵێکی پرسەدار دادەپۆشێ. گریانی دایکت گوێ لێ دەبێ ڕازگۆترین و میهرەبانترین کەس بۆ ڕۆڵەکانی. ئێمە 2 هەفتە دوای پرسە هاتووینەتە ئێرە بۆ ئەوەی لە دۆخێکی زۆر دژوار و بێئاگاییدا نەیانهێنمە بەرزومی کامێراکان. بەڵام چی هەیە حەسرەتی دایکێک بۆ ئاواتی کچەکەی بشارێتەوە کە ئێستا لە گۆڕدایە. دایکیان خۆی گەورە سەبووریت بەجاری تەمای خوا تەمای خوا ڕاستی بە دڵە گەرمەوە بە تەمای خوا پرسیارکردن و ئاڕوو بەڕووبوونی تەلەڤیزیۆنی خۆش نەبێت زۆر داوای لێ بردنێ وەڵڵا هیچ شتێک برینیم بن پڕ ناکاتەوە هیچ شتێک. تەمەنی چەندێک بوو هێلین خان؟ تەمەنی 8 ساڵ ناو 19 ساڵی بوو. 29 حەوت عید میلادی بوو. تۆ هیچ ئاگادار نەبووی کە بۆ ئەو پەنای بردوێتە بەر؟ نەخێر چکەم زۆر جا بە منی دەگوت دەیگوتدایە دەخۆم دەمگوت نابێ بێ خۆی کچی من هیچ عیب نییە، کچی هیچ عیب نییە، خوا دەڵێ ئەوەی درستی کردووی نەخۆی کچەکەم نەخۆی. ئەویست هەنێک بەهێزتر ببێ بڵین کێشی جەستەی زیاد بکات؟ بەڵێرە وەڵا حەزی لێ بوو قەڵەو بێت. هەستەکە دەوروبەرەکەی پیان وتە بێ ڕەفیق و برادەرەوە؟ بەڵێرە وەڵا برادەرەکانی هەمووی قەڵەو بوون بەس ئەو زایب لەنا هەموویان ئەو زۆر زایب. ئەوی جوانە مێنێتە؟ بەڵێ ئەویست پێم دەمگوت من قەڵەوم خوشکەکان قەڵەون بێزارین کچەکەم بێزارین لە قەڵەوی بۆ قەڵەویشی بۆ زەعیفیش بە هەمویان دەڵێم نەسیحەتێک بێ لە لایری بنەوە ئەو حەبوشتانەی استعمال مەکەن هیچ استعمال مەکەن. ئینسان خوا جەستەیەکی دا بە توی لێی بە زیاد بێ. ئەچی بۆ کەسە بازرگانە بێویژدانانە ئەڵەی جەنابەت کەوا با ویژدانی خۆی قبول بێت با تەماشای کچەکەی من کات با تەماشای کچەکەی من کات چی لێات هەموو قەلبی بوو ببرین هەموو ناودەری بوو ببرین. بردم دکتۆرەکە سەری باداوتی قەت مژتی وام نەدیوە تی سرم لێ دەرناچێ. خۆ میگوت بانگی کردم تی بەس بزانم کچەکەت بە چی وای لاتوت وەڵا کچەم عیبی نەبوو بەخوای عیبی نەبوو هەرتی هاتەوەتی بێتاقەتم بێتاقەت ئەو بێتاقەتی هەر تووشی نەزیف داخلی کرد زۆر حەزی لە ماڵی جوان بوو تەمام بۆ ماڵی بۆ جوان کەم کچەکەی من داوای ماڵ جوانی کرد نەمزانی بۆ قەبرەکەی ئەڵێ ماڵم بۆ جوان کرد. ئەمە وێنەی ئەو دەرمانە ساختە پزیشکیەیە کە گوایە کێشی جەستە زیاد دەکا و کەسانی ناپسپۆر مامەڵەیان پێوە کردووە. ئەمانش هەناوی ئەو کچە گەنجەیە کە بۆ جۆرە دوای سەلماندنی پزیشکی و بە ڕەزامەندی کەسوکارەکەی لە پێناو هۆشیاری گشتیدا بڵاو دەکرێتەوە. پرۆگرامی بنکۆڵ وێنەی چاتی ئەو کەسەی دەستکەوتووە کە بەم شێواز و نووسینە ناونیشان بۆ هێلینی قوتابی قۆناغی دووەمی پەیمانگای زانستی کۆمپیوتەری هەولێر دەنێرێ و دەرمانەکەی پێدەدات. فحسی کلیەی کرد خاص دکتۆرێکی ئیخسائیە وتی لە 95 کلیەکان هیچ عیبی نییە زۆر باشە بەس بەنسبەت ڕێخەڵەکانی تێک ئاڵاوە و نزیف داخلی مەعیدەی بووە ئەوە لەوانەیە دەرمانێکی خواردووە ئەو دەرمانەی هەموو کیمیاوی مواد کیمیاویە. ئێمەش هەستمان پێ کوتمان هیچ شتێکی وامان نییە. برایەکانی خوشکەکانی چون بۆ سەر غۆرفەکەی خۆی گەڕان ئەو دەرمانیان دیتەوە دەرمانەکەمان بر بۆ دکتۆر پیشانیاندا تیان بەڵێ ئەوە موادی کیمیاویە ئەو دەرمانە تەسیری هەیە. ئێستا ئەمەش
داوا لە وەزیری داخلی دەکەین، داوا لە وەزیری سەحە دەکەین و هەروە لە حکوومەتیش کە نەهێڵێ ڕێگە بە هیچ تاجرێک بە هیچ شخصێک بدات ئەو دەرمانە بێتە ناو کوردستان. لەبەرەوەی کچەکەی من بوو بە قوربانی ئەو دەرمانە بە ئەو خەڵکانەی کە گوێیان لێیە داکوبابی ئەو کەسانەی ئەو گەنجانە ڕێگە نەدەن بە کچەکانیان بە کوڕەکانیان ئەو ئیشانە بکەن بۆی ئەوان ژەبنە قوربانی وەک کچەکەی من. وا دیارە کارەکە زۆر جار بە تەلەفۆن و لە ڕێگەی دیلیڤەریەوە دەکرێت. دوای دانانی پلانێکی هاوبەش لە نێوان پۆلیسی شارەوانی و دامەزراوی کۆڵەتی کۆنتترۆلی دەرمان و پرۆگرامی بنکۆڵ لە کوردستان 24 تەلەفۆن بۆ کەسێک دەکرێت بۆ ئەوەی لەو جۆرە دەرمانانەمان بۆ بهێنێ. ئەم پەڕەیە لە تۆڕی کۆمەڵایەتی ئینستاگرام دیاری کرا بۆ ئەوەی تەلەفۆنیان بۆ بکرێ. بانگەشەی سەیر و سەمەرە لێرەوە ئەنجام درراوە. وڵی شتی باشمان هەیە چونکە دەمەکەیش لەسەر دووسی ئایتنی باش نەکەین ئێستا نەجاحەتی باشیە ناو خەڵک کڕیارانی زۆری فادی لێ کردووە. ئەمە ئێوە ئێستا ئۆرجیناڵە با بڵێ نووسراوە ئۆرجیناڵ بە چەنە ئەوە حەسێت نەبێ؟ کامیان حەبی نایشابەدەکەیە ساندویچی ئەڵمانی سندیشم بەڵێ بڵێ ئەوە بای بیجە سارە. وڵای من جارەکەی تر دانێکم کڕی بە 5,000ش باش نەبوو. ئێوە لە سلێمانی یان لە هەولێرن خاڵە؟ وڵا لە هەولێر و سلێمانی بابڵێن لقمانێ بەنامەشە بۆ نێرە بڕێ دەرەکەەوە کە چی خۆی و ڕۆژانە چی نەخۆ. من تەلەفۆنت بۆ بکەمەوە هەڵبەتە پێت هەڵم چی بکەم و چی نەکەم. زۆر باش هەر بایبەری شاری هەموو بەرنامشتەکانە بۆ نێرم کە لا تێدایم شیرێکی زانە بیرە نەچێتەوە کە چی خۆی و چی نەخۆی چۆن میخۆی باش نیە؟ تەوە وتی بۆ تەنێرم پێش سەعات 2. کاتەکە نزیک بۆتەوە و کەسێک ئامادەیە کەرەسەکە بهێنێ کە وەک دەرمانێکی پزیشکی دەناسرێت و ڕێنمایی پزیشکیشی لەسەر دەدات. ئەم لەکنە فاکتەکە پاندایەکەم لەکن نیە کەپسولی پاندایەکە یەکدانە ناوێ دارێ؟ یەکدانە خۆی داوای 2 دانم کرد بەس کە نیەت چی بکەم جارێ دانێکم بۆ بێنە هەتاکو ئامادا بێەوەی تر. ئێستا ئیتر کاتیەوە هاتووە تیمەکان کاری دروستی خۆیان ئەنجام بدەن و بە دوای سەرداوەکاندا بگەڕێن. هەڵبەتە ئەو کەسە حەبەکەی هێناوە. فەرمون دکتۆر. ڕاستڵاوت لێبێ جەنابەت حەبە لەکوێوە هێناوە تیمێکی قایمقامێتن هەڵبەتە کۆڵەتی کۆنتترۆلی دەرمانیش لێرە. من بۆ تەزیە دەکەم لە سلێمانی بەس سایقم لە سلێمانیە لە سلێمانی بەڵێ ئەو بخۆت ساحێبیەوە؟ ناوە لەم تەزیە دەکەم قسەی لەگە کردیە لە چێن سلێمانیە ساحێبەکەی بۆچی تۆ ئیگەیانی بەبێ بزانی ئەمە ڕێگە پێ نەدراوە؟ مامۆستای کوردی من ماوەستا جان ئەوە ئەگەر لە بۆ سحەت بەکاردێ دەزانی ئۆکەی عنی تەوزیعاتەکە ئێستا مشکلی گەورەمان لەگەر ئەو شخصانەی گواستنەوەە بە شێوەیەکی گشتی هەتا کۆمپانیاش ئەوانەی کە سایقەکان دەگوازنەوە خۆیان بێبەری دەکەن لەو داتایە کە پێویستە بگەنە دەستەمە یعنی جەناب دەزانی ئەوە وەکو عیلاج بەکاردێ پێویستە ڕێگە پێدانیا بی فەحسی هەبی ستیکەری هەبی هەموو شتە چێبوونیە. ئەم کەسە لەگەڵ خۆی کەپسولێکی سروشتیشی پێ کە گوایە بۆ چارەسەری نەخۆشی مایەسیری بەکاردێ بەبێ بوونی هیچ مۆڵەتێک. دەتوانین بچین لە بۆ شوێنش بۆی باسی کرد کە بەڵێ لەیچ لە گەڕەکانی هەولێرە ناوەکەی لێرە بەڵێ ناوەکەی لێرە کەپسولە لێرە شتێکی لەسەر نووسراوە کەپسولی سروشتی چۆڕین بۆ نەخۆشی مایەسیری بەکاردێت. مۆڵەتی تەندروستی هەیە هەیتیەوە خەریکەوە دەردێنی بەڵێ ئەوە هەیتی بەڵێ دکتۆرەوە ئاگادارن نەخێر ئێمە هیچ ئاگادارن لە سۆران دروست دەکرێت. وڵەتی تەندروستی پێویستی بە چەند شەهادەتی عالەمی هەیە حتا ئەگەر بەرهەمی جیایش بی پێویستە ئەوە چەند شەهادەتی هەیە ئەو کۆمپانیایی کە هاوردەی دەکات پێشکەشی کواڵیتی کۆنتترۆل بکات بۆی ڕێکارە زانستیەکانی خۆی تەواو بکات. بە پێی فەرمانی دادوەرە ئەو شۆفێرە دەستگیر کرا لە ڕێگەیەویشەوە تیمە هاوبەشەکە دەگەن بە دوکان و شوێن و کەسانی دیکەش. ئێرە داخراوە و خاوەنەکەی لێرە نییە خۆی وەک دکتۆر ناساندووە بە مەندوو بوو کەسانێک کەوا پەنایان بۆ ئەو جۆرە دەرمانە ساختانە بردووە. باش دکتۆر بەڕێزی باشکارەکە تۆم لە دوکانێ بەرتانی بێ ئێستا؟ بەڵێ ناوەڵڵا لە جێشمە لەبەر چێت بڕۆ منداڵم بە ئەوەی بەڵێ لە چەند بێم؟ لایشم پێ بوو ئیش بە من هەیە؟ بەڵێ ها
شركة يعني ضروري زور دەرمانیان دەویست لەگەڵ دکتۆر گۆڤان دکتۆر گۆڤان سلەکە لە کوالتی کۆنتترۆلی دەرمانیانی ئەو بەرپرسە درمان نییە تا کوالیتی کۆنتترۆل دەرمانی بێ برای بەڕێزم بەکەمان پیساندا ئەمانە چین دکتۆر باش ئەمە بەستە و دەرکی بکات تۆ تەمەشایکی دەکەین و ئەگەر بڵا حەزەکمان هەبوو وەختی پێویستمان پێت دەبێت ئەمە دەرمانمان نییە تا تو کوالیتی کۆنتترۆل دەرمانی لۆم بیا من بەناوی دەرمانیشتی نافرۆشم بە هیچ ناوچی چکەمە نە دکتۆرین و نە دەرمانی دەفرۆشم بۆ کەمیلاتی غذایی چیە بۆ کوچ ڕشکەیە ئەوانە شتە بەسیتانە دەفرۆشیان پاشان بڕیاردرا پێشەنگاکەی بکرێتەوە کە زۆربەی بابەتی جادەرمانیە و گرفتێکی ئەوتۆیان نییە ئەوەی کێشەی دروست کردووە فرۆشتنی کەپسول و دەرمانی ساختەی پزیشکی بەهێزکردنی توانایی جۆراوجۆر و لاوازکردن و زیادکردنی کێشی جەستەیە کە لە ژێر پەردەی جیادەرمانیەوە پەنای بۆ دەبرێ نسبەتی ڕۆچی جیایی ئێمە ئەوە نییە مەسەرەن ئیمانمان پێی نەبێت یاخود شتێک بێت لە دەرەوەی ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی بی هەیە بەڵام ڕێخستنەوەی پێویستە بۆ نمونە ئەو شوێنە یعنی کە ئەو باز دەکات دڵێ ئەو دەبێ زەیتی تێدا ئەمە چۆن بزانین ئەو زەیتە هیچ لەسەر ڕێک نەخراوەتەوە هەر کەسە لە شوێنی خۆی شت دروست دەکات دڵێەوە دەرمانی جیای ئەمە چێشەکەی دروست کردو پێویستە ڕێخستنەوەیەکی تەواوی بۆ بکرێت هەر لێرەشەوە کەسێکی دیکە دەستنیشان کرا کەوا شۆفێرێکی تاکسیە و ئەویژە و بابەتە ساختانە دەگوازێتەوە باش وا دێم باشە واتم بەرەو ناونیشانەکە بەڕێ دەکەوین ئەوەی تێبینی دەکەین کەسەکان هیچ بەرگری و بەرهەڵستییان نییە کاتێک بابەتەکانیان لێدەگیرێ چونکە خۆشیان دەزانن کارێکی نایاسایی ئەنجام دەدەن لەکوێ وەرتگر لە کەس نەزانە وڵا گەنجێک بوو بەڵێ گەنجەکەم نەدەناسی تا هەمان ئەو بەرهەمە ساختەیە کە بە شێوەی ئۆنلاین ڕێکلامی لە بۆ دەکرێت وا دیارە کۆمەڵێک دەرمانی دیکەش تێدایە بۆ هەمان مەبەستی قەڵەوبوونی بەشێک لە ئەندامەکانی لەش بەکاردێت لێرە دیقەت بدەین لێرە سایتێک دانراوە ئێمە لای خۆمان چێکمان کردەوە کە ئەم سایتە تا ئێستا بەو ناوە نیە و دۆمینێکە وەهمیە 100% نووسراوە گەرانتی کە ئەمە هیچ گرنتێکی نییە بازرگانی چاواشەکار کۆمەڵێک ڤیتامینی ئەلێرە نووسیوە بەڵام ئەمە هەمووی سەر لەبەری ساختەیە هەر لێرەش کەسێکی دیکە دەستنیشان دەکرێتەوە لە ڕێگەی ئەوە بابەتەکان دەهێنرێتە پارێزگای هەولێر و دابەش دەکرێت پێ دەرمان شوارە لە مارە دەرمان بۆ شەینەوە ئەدی ئەوەی لای ئامۆزایەکەت ئەو مامەوەڵە مامتە بەڵێ چەند کیلۆمەترەیە هیچ بابا هیچ هەندێک کتینایە مام بەس هەیەنێ بەس منە ئێمە دەسێ و پیاوە تەوزیعی بازاڕی دەکەین منە ئێمە دەسێ و پیاوە چاکەوە تەوزیعی بازاڕی دەکەین دوای هەڵمەتێک بۆ گەڕان بە دوای ئەو کەسانێکەوە مادەی ئەم مەوادی ساختەی پزیشکی ئەفرۆشن بە خەڵکی لەڕێی ئۆنلاینەوە کەوا پێیجێکیان لە تۆڕی کۆمەڵەتی ئینستاگرام دانابوو کەسانێک داوایان نەکردکەوە هەبوو ئەو مادانە کە ئەوترێت بە کەڵک دێن بۆ لاوازبوون و یان زیادبوونی کێشی جەستا یەک لە دۆ یەک دۆزرانەوە دوایین کەسیان لە کەسنەزانی هەولێر بوو لێرەوە مادەکان تەوزیعەکەی لە ڕێی تەکسی بێت یان لە ڕێی ئۆتۆمبیلی دیکە بێ بۆ ئەو کەسانێکەوە داوایە کە نەمانیش پیان ئەفرۆشن بێگومان لێکۆڵینەوە لەم کەیسە بەردەوامە بێ دادگا و دادوەر قەراری کۆتاییە لەبارەی ئەم کەیسەوە دەچینە قایمقامەتی قەزای ناوەندی سلەیمانی لێرە لیژنەی هاوبەشی تەندروستی لەگەڵمان دەبن بۆ ئەوەی لە ڕێگای ژمارە تەلەفۆنی کەسانێکەوە کەوا فرۆشیاری بابەتە ساختە پزیشکیەکانن بە هەندێک سەرەداوی دیکە بگەین کلامەکەم بینی لە فەیسبوک تەمزام ئەو حەبەتان داناوە ئەو گرنتی وشتی هەیە ئەوەی قەڵەوەکە وەڵای بزەبت ناوەکەیم لەبیر نەمابوو ئەوەی مەغریبیەکە عەزێت نەبێ سعر وشتی چەنە ئەتوانین سعرەکەین پێ بڵێ ئەو گرنتی وشتی هەیە گەر بەکاری بێنم ئیسفادەی لێ نەکەم ئای پێشتر تاقی کراوەتەوە نێ خەڵک زۆری بە دەستەکانە خۆش
عمل لها دوای پارەکە بۆ کێڕینەوە ئەی عەزێت نەبێ با بڵێن ئەگەر کەسێک نەخۆشی شەکری هەبێت مشکلەی نییە بەکاری بێنە والله ئێوە نازانم وڵات مشکلە چەندێک ئەبێ بەکاری بێن بۆی ئیسفادی لێ بکەن بە علبەیەک تەواو بێت نەوەڵا ئەبێ دوام بەکاربێنینە سەکانە خۆش بێت عەزێت نەبێت چۆن هین بکێ وەڵی دانێکم ئەویستم بزان با دانێک بەکاربێنین باشە ژمارەکە دەنووسم بەسەر سوای دەمە برادرە وەڵا عەزێت نەبێ بە زەوت چەندێکی ترگاتە دەسم والله باعث پێیان بڵێن پێت ئەڵێمە باشە دا باشە بەس وەڵا ئەم برادرەشم هەر ئەوێت خوا بزانە ئەویش پرسیارێکی ئەحواڵ باشە ئازێتین زانی بەڕێزی خسمە لەمنەوە ئەگەر بنجیش بەڕاستی سێ قوتم پێویستە سەفەریشمان هەیە ئەگەر بکرایەتانی و سەعاتێکی دیکە بۆت بیناینایە سوپاست دەکەم والله دەنگی تۆ غەریب نییە بەس باوزان پێوەندی پێوەکەمەوەسە زۆر باشە سپاس دەکەم هەڵبەتە پێویستمانە بێت پاشکەمێک ئەو کەسەی وتی سێ جۆر دەرمانی ساختەی لایە تەلەفۆن دەکاتەوە بۆ قوربان والله دەنگە غەریب نەبوو ها وتم بە دەنگە غەریب نییە بەس کاگە تۆ کوڕە ڕۆژنامە نووسەکەی زانی چییە من برا مەزین شوێنە واز لەمە بێنن یانی توشمان ماکە دیگە ڕەشاتی خۆکاکە شتێکی تۆ لە پێیجێک ڕکلامێکت کردووە من ئێستا باشە خۆمت لێ ناشارمەوە خۆم لێ غەریب ناکەم باش ئیش ڕۆژنامە نووسیەکەین لە کەناڵێکین بەڵام پێم خۆشە ئەوەی بۆ یڵن داخل بێت لە کێوە داخلیەکەی ئەوەش دکتۆر هاوڕێی لەگەڵ چێ داخلی کردوون بەس چێ داخلێک ئامادەکان خۆتان بە قاچاق نایێنن ئێمە گەرچی بەردەوامین بۆ گەڕان بە دوای هەندێک پێیج و پەڕی دیکە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بەڵام بەشێکی بەرچاوی ئەو ژمارانە داخراون یان بەردەست نین تیمەکان ئاماژە بۆ دەکەن کەوا تا ڕەدەیەکی بەرچاو کەسانێک لەم جۆرە بازرگان یان ئەسڵ دەکەنەوە وازیان هێناوە بەڵام هەر لێرە بە دوو ڤیددیۆی هەوڵی لیژنە هاوبەشەکانی قایمقامەتی قەزای مرکزی سلێمانی ئاشنایان کردم کەوا لە ماوەی ڕابردوودا چۆن کاری ساختەی کەسانێکیان ئاشکرا کردووە پاشبینینی ڤیددیۆ لێکەوتەکان جارێکی دیکە لەگەڵم لیژنێ بەردەوام دەبم لە ڤیددیۆ یەکەمدا دەردەکەوێت کەسێک کۆمەڵەیە مادەی لە ئێران دروستکراو دەهێنێ بۆ کڕیارێک کە خۆشی لە ناو لیژنەکاندایە و کەسەی کەوا وەکو کڕیار خۆی نەساندووە لە ڤیددیۆی دووەمدا بە هەمان جۆر دوو کەس کەوا سەرقاڵی فرۆشتنی دەرمانی ساختەی پزیشکین بە هەمان ڕێگەدێنە بەردەست لیژنە هاوبەشەکانی قایمقامەتی سلێمانی دەرمانەکان لە ناو دوو دوکانی جلوبەرگ و ئۆفیسێکدا دروستکرا و شادراونەتەوە ئەم کەیسە لە دادگایە دەریشکەوتووە شوێنەکە هی کچە مۆدێلی پێشووتر و بازرگانی ئێستا شوێنێ هۆشیار بووە کە گوایە تەنیا کاری کڕینوفرۆش و بەکرێدانی خانووزەوی و جلوبەرگیش دەکا بەڵام هەموو دەرمانەکان لە ئۆفیسەکەی ئەو داگیراون چەند جارێک پەیوەندیم پێوە کرد بەڵام وەڵامی نەدایە و دواتر پاشەوەی نامەیەکم بۆ ناردە وەڵامدا دەڵێت بۆ ئەوەی لیژنەکان زیاتر لی نەچن بەڕەغدا بۆیە نایەوێ هیچ ڕوونکردنەوەیەک بدا و دەربکەوێ هەرەوەندەش نییە لە ماوەی ڕابردووشدا خان مامۆدێلێکی پێشتر و بازرگانێکی ئێستا بەناوی میریان بانگەشەی بۆ جۆرە دەرمانێکی بێمۆڵەت دەکرد لەم تەلەفۆنەدا باز لە پەشیمانی خۆی لەو کارەی دەکات گفتان کراوە بەحساب کە ئەسڵ دەرمانەکەی منە بەسەرچووە ئەسڵ خۆ یەکەم بەسەرچوو نییە خەڵکی سوودی زۆر باشی لێبینی و بەس چییە ئەو کەسێکی هێنایەتی تر ئیجازەی نیە بە من چی خۆ شتێکی غەڵەتم نەکردووە ئەو دواتش بەم نینەوتە منیستم سکاڵەیە سایشی لەسەر تۆمارکەم بەزەوە بوو حەزم نەکردە بێ گەورەکەم بەردەوا من لە بانگەشە بۆ دەرمانە نەوەڵانە یەک جار بوو من وەکو یارمەتیش یارمەتیمان کۆمەڵە گەنج بوو منانێ کات وەکو ئیشی خێرخوازی یارمەتی و کەسانە هەیە مەگەر نامەسەرێک ڕەکلام بێ من شتی وا بچووک ناکەم با بڕای پسپۆڵانی کۆمەڵاس بەرپرسیارەتی بانگەشەی نادروست دەکەوێتە سەرشانی ئەو کەسانی وەک پابلیک فیگەر و کەسی گشتی خۆیان دەناسێنن کە دەبنە هۆکاری لاساییکردنەوە و دوجار کەوتنەوەی قوربانی بە تایبەتی
لە ناو کەسانی تازە پێگەیشتوودا. لەم گێژاوە ئەوان بەرپرسن و بەرپرسێکی گەورن و لە غێری ئەوانیش ئەو ئێمەمانانی شەومان بەرپرسین بۆی کە هەمیشە شەرنجمان لەسەر ئەو کەسانەیە کە پێمان وایە ئەم مۆدێلانە ئەم پەبلیک فیگەرانە ئێمە لایکیانەکەین، ئێمە بینینی ڤیدۆکانیان زۆرەکەین، ئێمە گەر لە کافتریا دانیشی بەلامانە بڕۆن سەرنجیانە دەین لەبەرەوە ئەگەر ئەوان هۆکارێک بن بۆی کە ئەو بابەتە زۆرتر بڵاو بێتەوە ئێمەش هاندەرێکی بۆی کە ئەو کەسانی کە وەکو پەبلیک فیگەر وەکو مۆدێل تەرویجی ئەم بابەتانان ئەوانی زیاتر بناسرێن. بەڕاستی ئەکرێ پشت بکەینە ئەم مرۆڤە ساختانە، پشت بکەینە ئەم ژیانە ساختانە، پشت بکەینە ئەم بانگەواز و ڕکلامە ساختانە لە پێناوی کە ژیانی ڕاستەقینی خۆمان بژین. مەرج نیە تەنها ئەمە مۆدێلمان لە کوردستانە تەنها کورتکردۆ لە جەستە لە چەند شوێنێک وەگەرنا ڕەنگە من مۆدێلێکی شخصێکی سیاسی بێ کە حەزەکەم لەو بچم حەزەکەێکی فیلم بەڵام ئایا من تەنها بە دەستاکری خۆم بکەم بەو جارێکی دیکە لەگەڵ لیژنەی هاوبەشی تەندروستی بەردەوام دەبن. ئەوان لە چەند ڕۆژی ڕابردوودا لە ناو چەند دەرمانخانەیەکیشدا دەرمانی ساختە و ڕێگە پێنەدراویشیان دەست بەسەرداگرتووە. بەپێی بۆن بێت شوێنێخان لە خەنە وسم و ئەو جۆرەشتانی دیکە چێ کافرەتان بەکارهێنن، بەڵام لەژێر ناوی جۆرە زۆر بۆ خەڵەوی و لاوازی و هەر جۆرێکی دیکەمانەتەن دەست بەسەراگرتووە. قسەیەکم لەسەرەوە نەبوو بکە پێشەوەی بە مەیدانی بچینە دەرەوە. لە ڕاستی ئێمە بەردەوام یانی لە درێژەی کار و چالاکیەکان ئەوکو لیژنەکانی قایم قامێت لیژنەی هاوبەشی تەندروستی ئێمە بەردەوام ئەم دەرمانانەمان گرتووە. بەس سپاس بخۆ ینی فترەیەکی زۆرە ئەم شتانە کەم بوو نەتوانێت ئەوش دیارە کاریگەری گەڕانی بەردەوامی لیژنەکانە کەم بۆتەوانێت بەس ئەمانەی کە ئێمە گرتمان تەسەور کرد لە شوێنێکا شاردرا بووە کە هینی کۆنە باڵێن ماوادی کۆنە ماوێتی و ئێوە ساقی کاتەوە بەسەر هاوڵاتیانە ئەمانە هەمویان با بڵین بۆ بابەتی لاوازی سێکسی و ئەم شتانە بەکارهێنرێن هێشتا دەستیان بەسەراگیرێ بەردەوام ئەمانە بە بەردەوامی دەستیان بەسەراگیرێ ئەمانی ترکە هەیە لێرە ئەمە عەسەل المەلەکیە لەم قوتووە ئەم بابەتی حەبی ڕیلیفەکە ئەمە ماوەیەکی زۆرە ئێمە ئەمە هەر مەمنوع کراوە لە بازاڕە بەڵام ئێستش کەم تا زۆر لە هەندێک شوێن دەستی بەسەراگیرێ. پاشان بڕیارماندا بەوەی دۆخی بازار بزانین سەردانی یەکێک لە بازارە سەرچیەکانی ناوشاری سلێمانی بکەین بە چاوی خۆمان ڕادەی پابندبوونی فرۆشیاران بزانین. خۆی ئێمە بەردەوام بە دوواداچوونەکەین بەڵام ئەو تەلەفۆنانی لەلایەن هاوڵاتیان و بۆمانە شتێکی زۆر باش و زۆر هاوکارە بۆ ئیشەکەی دەما. خەڵک داوای ناکە ئەڵێن چی خەڵکێت ئەڵێن حەبی قەڵەیمانە یان زعیفی یانەوە بابەتانە بەس نییە بۆ ناهێنن وەڵا لە بەروی قەدەغیان کردووە ئەگە قەدەغیان نەکردێتان هێنا ئەی پێتان نییە لە بنڕەتە ئیشی پزیشکێکی دەرمان سازیان دکتۆرێکی مختصە بێمانە بنووسێ وەڵای زێن چۆنە پێشتر چووکە هەر هەبوو و کەسێکەر کڕوێتی یان دکتۆر نووسیوێتی هەر هاتوون بۆ ئێرە کە ئینسان هەربوونیەتی خۆی چۆنە هەروابی باشترە وایە چکە هەر شتێکە بی خۆی طبیعینێ و زیانش لێ خەڵک داوایشی یەکات بەدەوام یە بۆلاتان پرسیارە لێ ئەکا زۆر تو ڕێنمایی چیانەکەی ئەڵێ بچۆ بە لای دکتۆرێکی پسپۆڕ طبعا بچێتە لای دکتۆرێکی پسپۆڕە گەر شتێکی بۆ بنووسە زیاتر ئیسفادەی لێ ئەکات. پێشتر هەمان بۆ ئەڕۆی بە احتیادی و فرۆش بەس کە تۆ نەتوانی بفرۆشی ناتوانانی وەریگری ناتوانانی فرۆش طبیعیەوە حقیقەتە. با بزانین جیاوازی نێوان دەرمانی ڕاستەقینە و ساختە چییە؟ دەرمانی ڕاستەقینە کارگەی ڕێگە پێدراوی یاسایی دروستی دەکات بەڵام دەرمانی ساختە کارگەی نایاسایی لە هەلومەرجی خراپدا دروستی دەکات. دەرمانی ڕاستەقینە بڕی تەواوی دەرمانەکەی تێدایە کە چارەسەری نەخۆشی دەکات بەڵام بەرهەمی ساختە بڕە دەرمانی چارەسەرکردنی نەخۆشیەکەی تێدا نییە. نووسینەکانی سەرپاکێت و لیفلێت و ستیکەری دەرمانی ڕاستەقینە لا ناچێ بەڵام دەرمانی ساختە شکل و شێوەی پاکێتەکەی تێک دەچێ و نووسینەکانی کاڵ دەبنەوە. دەرمانی ڕاستەقینە بە بەڵگە و توێژینەوەی زانستی جێگی کراوەکە کاریگەرە بەڵام دەرمانی ساختە هیچ بەڵگە و تۆمارێکی زانستی نییە. دەرمانی ڕاستەقینە بەڕێکاری زانستی و یاسایی دەهێنرێتە هەرێمی کوردستانەوە و کوالەتی کۆنتڕۆڵ تۆمار و پشکنینی بۆ دەکات بەڵام دەرمانی ساختە بەڕێگەی قاچاق و نایاسایی دەهێنرێتە وڵاتەوە. دەرمانی ڕاستەقینە
نەخۆشی چاک دەکاتەوە بەڵام دەرمانی ساختە نەخۆشی چاک ناکاتەوە زۆرجار زیانی تەندروستیشی دەبێت. دەرمانی ڕاستەقینە ئەگەر بووە هۆی ژەهراوی بوون بە دژە دەرمان چارەسەر دەکرێت بەڵام دەرمانی ساختە ئەگەر ببێتە هۆی ژەهراوی بوون ناتوانرێت چارەسەر بکرێت. دەرمانی ڕاستەقینە هیوا بۆ نەخۆش دروست دەکات بەڵام دەرمانی ساختە بێ هیوایی و بەدگومانی بەرامبەر دەرمان و زانستی دەرمانسازی دروست دەکات. دامەزراوی کواڵەتی کۆنتڕۆلی دەرمان KMCA توانای تەواوی هەیە بۆ دەرخستن و جیاکردنەوەی دەرمانی ساختە بە بەکارهێنانی چەندین ئامێری پێشکەوتوو.